میوانداری بەڕێز دکتۆر هاوڕێکەمانمان کردو ڕاوێژکاری وەزارەتی داراییە. دکتۆر بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ بیرەناری بەڕێز. دکتۆر دوو ڕۆژە ئێمە باسیەوەکەین کە بەغداڵێ پارەکەمان نردووە، ئێوەش خۆتان دوێنێ لەو ڕاگەنراوەی بڵاوتان کردەوە لەو ڕاپۆرتەی کە نووسیوتانە بە تێر و تەسەلی و عەرەبیش بۆتان نردوون ئەڵێ نەتان نردووە. ئێستا خەڵک چی بکە؟ بەڵێ زۆر سوپاس، دەستان خۆش، سڵاو بۆ بینەرانی بەڕێز. طبیعی ئێمە وڵامی بەیاننامەکەی ئەوانمان داوەتەوە، ئێمە زۆر ئیش لەسەرەوە ناکەین، شەڕی ئیعلامی و بەیاننامە بە پێچەوانەوە ئێمە ئیشی کرداریمان کردووە. لێرەوە سوپاسی مۆزەفینی وەزارەتی داراییەکەم کە چەندین جار بە ڕۆژی هەینی بە ڕۆژی شەممە شەو تا درەنگ ماونەتەوە بۆی هەموو ڕێکارە یاسایی و ڕێکارە کارگێڕی و دارایەکان بگرنە بەر و باشترین شت پێشکەش بکەین بۆ فەرمانبەرانی خۆمان و ئەوە بێتی تر عێراق مەهانەی نەمێنە. بەڵام کاتێک کە ئەوان بەیاننامەیەک دەرەکەن و بەیاننامەکەیان پڕێتی لە هەواڵی نادروست، ئێمە بە پێویستمانزانی وەڵام بدەینەوە و خەڵک ئایا باوەڕ بەچی بکا بڵێ من لەگەڵتم، یعنی ئێستا ئەوان شتێکەڵێن ئێمە لێرە شتێکی ترماوتوە. من یەک پرسیارەکەم، ئەوە بەیاننامەکەیەوانە بە شێوازێکی زۆر سادە هەر فەیسبووکیانە هەندێک شتیان نووسی و بەبێت خستنە ڕووی بەڵگەنامەیەک، بەڵام ئەو بەیاننامەی ئێمە وڵامی ئەوانمان داوەتەوە هەمووی هاوپێچی لەگەڵە دامان ناوە بڵاومان کردوێتەوە کە نووسراوەکانە کەشفی حیسابی بانکیە، هەروەها ئەو جەداولانەیە کە هەیە، یعنی خشتەی ها بۆ نمونەکە لە یاسای بودجە داهاتوو ئێمە ئەوەمان داناوە پاڵپشتمان کردووە بۆ قسەکانمان. ئەو حیسابە بانکی ئێمە هەمانە هەژمارێکمان هەیە لێرە لە ناو بانکی مرکزی ئەوان، باڵین بانکی مرکزی عێراقیە، ئێمە ئەوەلیاتمان لەوان وەرگرتووە بڵاومان کردوێتەوە بۆ جەماوەری کوردستان و بۆ هەموو خەڵک، ئەڵێن ئەوە کەشف حیسابیەکەیە بڕۆن سێریکەن بە ڕۆژ و بە ڕقم چەندێک پارە خراوەتە سەر هەژماری ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق و چەندێک ناردراوە. هەروەها ئێمە نووسراوی ڕوونکردنەوەی دادگای فیدرالیمان داناوە، هەروەها ئەو نەسییان ئەو محتەوایی کە لە بڕیاری دادگای فیدرالی هاتووە ئەوانەمان داناوە، هەموو ئەو جەداولانە کە دروست کراوە کە هەمووی پاڵپشتە زۆربەشی نووسراوی خۆیانە، یعنی بۆیە لە لێرەوە پێتەڵێم بێگومان خەڵکش باوەڕ بەوە ئەکات کە ئەوەی بە بەڵگەوە قساکە، ئەوان ئەگەر ڕاستەکەن فەرموو باوەڵامی ئەو بەیاننامەی ئێمە بدەنەوە بە بەڵگە وڵامی بدەنەوە و ئێمە لە کۆتا پاراگرافی بەیاننامەکە تەحەدامان کردووە، ئەڵێن وەزارەتی ئێمە ئامادەیە بۆ ئەوەی هەر لیژنەیەک بێت ئەوانی کە ئێمە باسیەکەین لێرە لەگەڵ ئەوانی ئەوان کە باسیەکەن بابێن بەراوردیکەن جات ئەو لیژنێ چ نێودەوڵەتی بێت چ لە ناو خۆی عێراق بێ بابێن سێری بەڵگەنامەکان بکەن و بزانن کام بەیاننامە ڕاستە. و ئەوەش ماوەتوە هەر چۆن پێشتر دەرگای وەزارەت کراوە بۆ هەموو لیژنانی کاتونە بە تایبەتی لیژنەی هاوبەشی هەردوو دیوانی چاودێری دارایی فیدرالی و این هەرێم. باشە دکتۆر، پشکی هەرێم لەسەر بنەمای 112.67 ئینفاقی فعلی نێردراوە؟ خۆی پشکی هەرێم و هەر پارێزگایەک پێویستە لەسەر نسبەی عەدەدی سوکانی بێ کە ئەویان داناوە هاتن لە قانونی موازنە کۆمەڵێک پێچیانتی کردووە. یەکەم ئەوەیە کە دێت پاش دەرکردنی سیادیەکان، حەساسیادیەکان اینجا بەشێکی بۆ هەرێمی کوردستان تەرخان کردووە. سیادیەکانی ئەوەندە زۆر کردووە کە خۆی لە سەرەتای بودجە کە بیدات عێراق بودجەی دانا چەند فەقەرەیەکە بوو سیادی وستا گەشتوتە بەلاپەڕەیە، نازانم سەد و چەند فەقەرەی سیادی تێکردووە، بۆی ئەوانە هەمووی لا دەشتێکی کەمت بۆ بێنێتەوە. پاش ئەوەی ئەو بەشە بودجە کەمە ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان ئینجا هاتووە توی کردووە بە پاشکۆی محافەزاتی عێراقی. ئێستا خەڵکەڵێ ئێمە وەکو هەرێم سێر ناکرین لە عێراقەوە بەڵکو وەکو محافەزات، نەخێر وەکو محافەزاتش سێرمایی نەکردووە. ئەو ئێمە بە جسمێکی غەریب بەزانن بەڕاستی کە وەکو چۆن لە سەرەتای بەیاننامەکەش وتومان هەل نەحن مواطنون عێراقیون، ئایا ئەوان ئێمە بە عێراقی زان ئەوان ئێمەیان بە پاشکۆی ئینفاقی فعلی پاش سیادیەکە بە پاشکۆی محافەزاتی خۆیان ئێمەیان حساب کردو، دوای ئەوەی ئەوان چەندێک ئینفاقەکەن چەندێک خەرجی ئەەکەن بە فعلی نەگەوەی کە بۆیان تەرخان کراوە، ئینجا دێن لەوە 112.67 ئەمادەن کە بەڕقەم هەموو خەڵک وازانێ 112.67 نسبێکی زۆر و بەڵام کە بۆ ئینفاقی فعلی و ئەوە بوو ئێستا ئەوەی نردویانە هەمووی نەگەشتۆتە 170ش
ئەو بەشە بودجەی کە بۆ هەرێمی کوردستان نردویانە. باشە ئەوە ناکاتەوەی بڵێ تر تەواو مادەم وایە من ئەوەندەم نردوو بەپی ئەوە بوو بەپی ئەو خەرجی بوو. بەڵێ بەپێ ئەو خەرجیە بوو بەپێ ئەو قانونە بووانە تا ئێرێمە مشکلەمان نیە بەپێ ئەو قانون بەڵام لە مانگی دوی ساڵی 2024 بڕیارێکی دادگای فیدرالیە درێ. ئێمە دەستور لە یاسا بەرزترە دەستور ئەڵێ چی ئەڵێ دادگای فیدرالی بڕیارەکانی باتەوە ملزەمە بۆ هەموو لایەکە بێت تەطبیق بکرێ یعنی چەندین جار ئەوە خۆی لە تایبەتمەندیەکانی دادگای فیدرالی هاتووە لە اختصاساتی لە ناو دەستور ئەڵێ بۆی هەیە ئەو فەقەرانەی کە نادەستوریە لە یاسا بتوانێت بیگۆڕێ کەواتە بڕیاری دادگای فیدرالی لە یاسا بەهێزترەوانە باش لە یاسای بودجاڵێ بەپی ئینفاقی فعلی بەپی ئەوە بەڵام دادگای فیدرالی لە بڕیاری 224 ئەڵێ چی کە لە مانگی 2024 دەرچوو ئەڵێت لە قەراری حکومەکەی لە فەقەرەی شەشەم کە لە بەیاننامەکە ئاماژەمان پێداوە ئەڵێ جێبەجێکردنی یاسای بودجە ئەگەر هاتوو کێشە دروست بوو لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی فیدرالی هەرچی کێشەیە دروست بوو لەسەر ئەو فەقەراتە ئەوە هیچ پەیوەندی نییە بە موچەی فەرمانبەرانەوە و ئەشبێ لیژنێک پێک پێێنرێ و بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشانە موچەی فەرمانبەرانی بەدەرکردووە لە بابەتی بودجە و لە بابەتی ئینفاقی فعلی و لە بابەتی تەنانەت یاساکەش باشە حکوومەتی اتحادی ئیلزام کردووە بۆی لەژێر هەر حاڵێک بێت پێویستە موچە بنێردرێت موچەی فەرمانبەران ئەمە یەک دوو ئەگەر تەنانەت بەشە بودجەکەش بەشی نەکرد لە قەراری حکومەکەی لە حوتەم بڕگەی حوتەم باس لە چیەکە ئەڵێ ئەگەر هاتوو باسیەوە کە موچە نەنێردراوە بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێم هاوشێوەی فەرمانبەرانی حکوومەتی اتحادی کە پێشتر نەنێردراوە باز لەوەکەوە بۆ مستەقبەلش ئەمە ڕاستەکەنی نێرێ ئەڵێ ئەمە خۆی لە خۆیدا دژی 17 مادەی دەستوریە هەموو مادەکانشی ژماردووە و ئێمە دامانناوە کەواتە ئێستا وەزارەتی دارایی عێراقی نەک هەر بڕیاری دادگای پێشێل کردووە بەڵکو دەستوریشی جێبەجێ نەکردووە. باشە دکتۆر ئەمە زانیمان خەڵکیش زانیوێتی کە هەر حکوومەتی عێراق خۆی دەستوری پێشێل کردووە بڕیارەکانی دادگای پێشێل کردو هەموو ئەمانە ئێستا حەلی چییە یاخود با بڵێن یەکلایکردنەوەی ئەم دۆخە چییە؟ ئێمە وەکو حکوومەتی هەرێم هەوڵی خۆمان داوە لە ئەوەی کە هەرچی ئەو شتانی کە لێرە لە ناو حکوومەتی هەرێمە لە قەوائم لەوەی لە عدادی بودجە هەموویمان ڕێخستوێتەوە هیچ شتێک لەسەر ئێمە نەماوە و ئێمە چۆنەڵێ لا یەرحەم وەلا یخەلی ڕەحمەت ئەڵڵێ ئینزل ئێمە ئەو کاتی خۆمان نەوتمانە فرۆشت و هەموو داهاتی خۆمان لە دەستی خۆمان بوو توانیمان لە زۆربەی کاتەکان موچەی خۆمان دابین بکەین بەڵام ئەوان نانێشت بۆ ڕازی نەبوون نەوتیان لە ئێمە هەناردەکردنی نەوتیان لە ئێمە بڕیوە خۆشیان موچە نانێرن ئەبێت بەڕاستی ئەمە زیاتر هەوڵی بۆ بدرێت لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستە سیاسیەکانش لە ناوخۆ وابێ ئێمەش هەڵوێست وەرگرین یعنی تاکەی حکوومەتی اتحادی بەو شێوەیە تەعامل بکات بە عەقڵیەتی حکوومەتی مرکزی تەعاملەکەەوە هێشتا لەوە تێ نەگەیشتووە کە فیدرالیەت هێشتا وازانێ دەوڵەتێکی مرکزیە و بە کەیفی خۆی تەعامل بکە و کۆمەڵی خەڵک خاتە ژێر دەستەی خۆی باسی هەڵوێستت کرد ئێوە کە لە یاسای بودجەداڵێ ئەگەر ناکۆکیەک هەبوو ئەبێت لە ماوەی دیاریکراودا لە ماوەی 30 ڕۆژدا لیژنێکی هاوبەش پێک بێنرێت کە راپۆرتێک حازر بیا بە پەرلەمان بۆ یەکلایکردنەوە ئەمە کراوە؟ نەخێر ئەوان التیزامیان کردبووە ئەوە باسی یاسای بودجەکە ئەوان دەستور تەطبیق ناکەن داواتان کردووە ئێوە کۆتایی 2007 جێبەجێ بکرای ئەوان چی مادەیەکی 50 مادەی دەستوری زیاتریان خەرق کردو خۆ بەس بابەتی موچە نیە بەڵام ئەوان هاتوونێ واش ئەزمەیەکی ئابووری گەوریان بۆ کوردستان دروست کردو و هەر بازنەکە تەسکەکەنەوە تا لە بودجەش نەماگەیاندوێن کە موچە بۆی تاکی کوردی بەوە مەشغوڵکەنەوە وا بکەن ئێمە تەنها باسی موچە بکەین کە کۆمەڵێ مافی ترمانەیە مافی ڕەوای ئەملەتەوە دەوڵەتی عێراقی نوێ لەسەر ئەوە بنیادرا و ئێمە بووینەتەوە شەریک لەگەڵیان بەڵام ئەوان وایان کردووە هەموو فۆکەسەکان خستۆتە سەر موچەکە بەڕاستی موچە مافێکی زۆر سەرەتایە مەفروض هەر مناقەشە نەکرا بەبێ یەک و دوو بدرایە. باشە دکتۆر هەر لە یاسای بودجەکە شاڵێ کابێ کۆمپانیایەکی نێودەوڵەتی بێت وردبینی بکات لە 6 مانگ لە ساڵ ئەی ئەمەیان بۆ نەکرد. ئێمە ئامادەی خۆمان دەربڕیوە داواشتان کردو داواشمان کردووە بەیاننامەکەش شارێکی تر چییە کە بیکەن بۆی کە ئەم ئێسامە هەموو وردەکاری دیارێ واڵەن ئەمە داتای ئێمە و هەمووی مانوسیەوە فەرمونوەرن سەیریکەن
چیتر ئەەکەن یان ئەگەر بەغدا جوابی نەبوو چیتر ئەنی ئەمە نازانم خۆت هەتوانی وەڵام دەیتەوە ئێمە هیچ ماوەنێکین هیچ شتێک ماوە پێشکەشی نەکەین ئەگەر بابەتی ترش هەبێ نازانم ڕێککەوتنی تر بکرێت بیانوێتی تریان هەبوو لە ئەخیر بیانوێنەوە بووڵێ بە بانکینکردن نەکراوە ئەمەیان چۆن جواب ئەوە لێرەش وڵاممان داوەتەوە شتیوان بە بانکی کراوە ئەوان لەسەر چی ئەڵێن بە بانکی کردن لەسەر چی ئەساسێ باسی تەوتینەکەن لەسەر بڕیاری دادگای فیدرالی وانە باشە دادگای فیدرالی خۆی لە مانگی حوت کە ئێمە لەم بەیاننامەش وڵامان کردوێتەوە و هاوپێچشمان کردووە نووسراوەکەمان هاوپێچ کردووە کە باس لەوە ئەکات پرۆسەی بە بانکی کردن زۆر ئاساییە و یاساییە کە لە ئەو بانکانە بکرێ هەر بانکێک لە هەرێمی کوردستان کە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە ڕێگە پێدراو بێ و پرۆسی هەژماری من کە ئێمە موچەی فەرمانبەرانمان پێی بە بانکی کردو 150,000 فەرمانبەر لی تەزیل کراوە و نزیکەی 220,000 و موچەی لێوەرەگرێ لە ڕێ ئەو بانکانەیە کە هەمووی مجازن لەلایەن بانکی مرکزیەوە یعنی هیچ مشکلەی نییە ئەو بانکی ناوەندی خۆی ئەسڵەن هەندێک جار کە تاخیرە بێ و پرۆسێ کەسێکە چێ خۆی تەزیلەکە و کارتەکەی درەنگ بۆ دێتەوە لەبەرەوە ئەو ڕێکارانە هەمووی ڕاتەوە بانکی ناوەندی یعنی من پێتەڵێم ئەوانی ئەوان لە منووسیانە ئەگەر بە خاڵی وڵاممان داوەت هیچی ڕاست نیە بۆ نمونە باس لە داهاتی ناوخۆ کەجارێ پێش لە شتێک داهاتی ناوخۆ ئێمە 4 پارێزگەین ئەوان 15 پارێزگەن ئێمە 4 خاڵی سنووریمانێ ئەوان 22 خاڵی سنووریانە ئێمە 2 فڕۆکەخانەمانێ ئەوان 6یانەیە ئەزانی ئەوان چەندێک داهاتی ناوخۆیان کۆکردوەوە پارێزگاکانیوان 8 تریلیۆنی نیویان کۆکردوەوە لە جەداولی خۆیان کە ئەلانیان کردووە هێناومانە قسەی خۆمان نییە ئێستا بڕۆ سەر سایتەکەیان تێتی ئێمە بەو حەجمەوە 4 تریلیۆن پۆینت سێمان کۆکردوێتەوە باشە کە هەر لە بەیاننامەکەی خۆشیان باسیێک باشە خێرە 15 پارێزگا 8 تریلیۆن نیو ئێمە 150 ئەوانمان کۆکردوێتەوە ئێستا ئەوەی کە ئەوانیانە تەبعاندایان ناوە لە سایتەکەیان هەردووکی جەمع کردووە کەنەوە ئینەمە عێراقە بەڵام ئەگەر 4.3 لە تەرحەکەی دیارینەوەن ئەما زانی واتای چێگەێنە واتای ئەوەیە کە لەوێ یاساوەکو خۆی جێبەجێ ناکرێ واتە ئەوەیە کە مەرزەکان بەبی یاسا ناڕۆنە ڕێوە سەرڕاوەش دکتۆر پارباسی ئەو پارەی کە وەرە گیرێ بۆ دەوڵەت نییە لەوێ بۆ ئەشخاص و بۆ ئەحزاب لە باج لە گومرگ لە ڕسومات هەمووی بۆ خەزینەی دەوڵەتە بۆ گەنجینەی دەوڵەتە و ئێمە لە کاتی پێویست بەکارمانێناوە بۆ نمونە کە ئەوان پێویست بوو 12 موچە بنێرن کۆی بکەرەوە ئەوەی نردویانە بە پچڕ و کەمی 10 موچەی کردووە موچەیەک ئێمە داومانە باشە لەو داهاتە ناوخۆی کە بە نزیکی بیانوێکی تریان هەبوویان و کە داتاکانە نێرن لەسەر سیدیەکە یان ئەمانش هەر بیان و بوون کێشە بوون ئەوانە ئەو بەڕێزانی جا بەداخەوە هەندێک خەڵک نیوەنەری ئەم ملەتێ لەوێ و ڕەقیبە بەسەر حکوومەتی اتحادیە بێ بۆوان بڵێ بە وەزارەتی دارایی بڵێ ئەوان ئاها داوایان کردووە بۆ زانیاری بەڕێستان ئێمە یەکەم جار بە ئیمێل نردمان باشە ئەوان هاتن وتیان نەخێر بە سیدی دوای وتیان بە کاغەزش بۆی پرۆسەکە قورسکەن لەسەرمان کاغەزش پێویستە هەر لاپەڕێک 3 کەس تەوقیعیکە لە مدیری وحدەی حیسابی و مدیری تەدقیق و حیسابات بۆ ئەوەی بەردەوام تەگەرە و عەقەلە بخەنە پێش ئیشەکان من ئەلێرەوە ڕایەگەێنم ئێمە ئامادەین بە ئیمێڵێک بینێرین کە بە لەحەزات ئەگاتنە ئەو هەموو پرۆسێ و نە ئەو هەموو قورسیە و من ئەمە شتێکی تریش باسکەم یعنی لەسەرەوەی ئەوان کە چیان نووسیوە لێرە بۆ نمونە ئەڵێت ئێمە لە کاتی خۆی موچەمان تەمویل کردو موچەمان نردووە بۆ ئێوە دواتان ئێمە دوامان خستووەکو حکوومەت باشە خۆ زۆر بە وازەحی دیارە لە کەشفی بانکی ناوەندی ئەو ڕقم حیسابی ئێمە ئەو ناڵێت ئێمە 12 موچەکەمان لە کاتی خۆی نردووە ئەو ئێمە بڵاومان کردوەوە کەشف حیسابیەکە هەموو کەسێک ئێستا بچێتە سەر سایتی وەزارەتی دارایی لێ دیارە وەکو خۆشتان بینیتان دوێنێ ئەو کەشف حیسابی هەمووی مۆری پێوین بانکی ناوەندیە بانکی ناوەندی بانکێکی عێراقیە ئەگەر ئەوڵێم من 12 موچەم لە کاتی خۆی نردووە پێویست بوو 12 تەمویلی تێبێ وایە 12 وەجبە پارەی نردبێ و کاتەکە هەمشی هەمووی دیارە 52 وەجبەی نردووە لە خلالی ئەم ساڵی 2022 بە 52 وەجبەی نردووە ئەو 52 تەقسیمی 12 کە چەندەکە یعنی و هەمووشی لە کاتی دوور بە دوور ئێمە جەدوەلێکی ترشمان بڵاو کردوێتەوە دیاریمان کردووە بۆ نمونە لە 20 مانگ وەجبەیەک شتێکی کەم لە 24 وەجبێتر ئەگاتە مانگێتر تێپەڕێ بۆ مانگێتر ئینجا ئەبێت کۆیکەیتەوە یەک موچەی لێ دەرەچێت ئێمە ناتوانین بەڕاستی ئەو ئەگەر مەبەستی لەوە ئەوەیە ئێمە چۆن ئەڵێ
فەرق لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان لە نێوان فەرمانبەران دروستکرد ئێمە ناچینە ژێرە و بارە موچەی جەنابەت بدەین و هین کەسێکی تر نەدەین یان هاتن یاریان لەسەر ئەو وەتەرا کرد موچەی مەدەنیان ئەنارد موچەی ئەمنی و عسکەریەکانیان نانارد من کە مۆزەفێکی مەدەنیم لە بینایەک دانیشتومە چێ منە پارێزێ لە دەرەوە ئایانویست ئەو کێشە گەورانە و کێشە قوڵانە بۆ ناو هەرێمی کوردستان ئێستا موچەی مانگی 12 فەوتاوەیانە ئێمە ئەوەی لەسەر ئێمە هەموویمان خستۆتە بەردەستیان پێویستەوان تەمیلی موچەی مانگی 12 بکەن. زۆر سپاس بەڕێز دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە ماندوو نەبن بەخێر هاتن.